بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بانی تۆش باش هەکە بۆ هیوایم کە ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە تا بینەر و بیسەری و بەرگە و بابەتانە بوون کە ئامادەمان کردووە هەڵبەتە و بەرگە و بابەتانە خۆی لە بابەتی کۆمەڵایەتی و ئەو بابەتانە بینێتەوە کە پێویستن یاخود پەیوەستیشن بە ژیانی ڕۆژانەی ئێمە جا لە بابەتی هوەری ئەدەبی و وزەیەکی باشیشان لە وەرەگرین. سڵاوتان لەبێ ئازیزان خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانین وەکۆی هاژە ئاماژەی پێدا بابەتەکانمان تێکەڵە لە بوارە جیاوازەکان بەڵام ئەوی زۆر بەلای ئێمەوە لە زۆربەی بەرنمەکانی بەیانی 24 گرنگە بابەتی هۆشیاریەکانە هۆشیاری تەندروستی هۆشیاری ژینگەی هۆشیاری وەرزشی هەموو ئەو بابەتانە لە بەیانی 24 جێگەی دەبێتەوە و دەبێتە هۆی ئەوەی کە سوود بۆ ئێمە و بۆ بینەرانی شێبێ کەسانی پسپۆر و تایبەتمەند لەم بوارانە قسە دەکەن بەڵام بەر لەوەی ئێمە بڕۆین بۆ ناو ناوەڕۆک هەندێک ناونیشانمان داناوە کە ئەم ناونیشانەش بێگومان هەندێک بابەتی گرنگن لە ناو ناوەڕۆکی بەرنمەکەمان هەنە بزان ناو نیشانەکان چین. لە دووەمین ساڵیادی کۆچی دوایی پرۆفیسۆر سەلام ناوخۆشتە دیدارێکی زانستی بەڕێوەچوو. بەهۆی پشوەکانی سەری ساڵ گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. لە نیویۆرک مۆزەخانێکی تایبەت بە کۆیلە و ڕەشپێستەکانی سەدەی 19 و 20 کرایەوە. لە بابەتێک دەست پێ دەکەین هاژە کە بۆ هەمووان گرنگە ئەم جۆرە مرۆڤانە ئەم جۆرە کەسایەتیانە زیاتر دەربخرێن بگومان لە زۆربەی بیوارە جیاوازەکان هەرێمی کوردستان هاوشێوەی زۆربەی وڵاتان کەسایەتی زۆر باش و دانسقەی هەبووە یەکێک لەمانە لە بابەتی ئەدەبی و لە بابەتی زمانەوانیە کە بەداخەوە 2 ساڵ لەمەوبەر کۆچی دوای کرەمیش سەلام ناوخۆش بوو لە یادی 2 ساڵی کۆچی دوایی مامۆستای زانکۆی سەلاحەدین پرۆفیسۆر دکتۆر سەلام ناوخۆش یەکەمین دیداری زانستی بۆ باسکردن لەسەر کەسایەتی و بەرهەمەکانی لە هەولێر ئەنجام درا. سەلام ناوخۆش لە ساڵی 1966 لە گوندی زێبارۆکی نزیک شەقلاوە لەدایک بووە و ماستەری لە ئەدەبیاتی ئینگلیزی هەبوو بە لێهاتووی لە بواری زمان و ئەدەب چەندین توێژینەوەی تایبەتی ئەنجامداوە و سەلام ناوخۆیش خاوەنی 104 بەرهەمی کتێبە لە بوارەکانی زمان فەرهەنگ و فکر و مێژووکە لە 23 مانگی 12 ساڵی 2021 بووکە بەهۆی نەخۆشی کۆرۆناوە ماڵاوای لە ژیان کرد بەداخەوە ئەو ڤایرۆسە کوشندەیە کە ڕووی لە تەواوی زەوی کرد بەشێکی زۆری قوربانیانیش لە هەرێمی کوردستان یاخ بڵێن بوونە قوربانی لە هەرێمی کوردستان بەداخەوە چەندین کەسایەتی و نووسەر و پزیشک و چەند کەسێکی بە ناوبانگیشی تێدا بوو بەداخەوە وەکو پارێزگاری هەولێر کەویش بەڵێ بەداخەوە کە هەرگیز لە بیرمان ناچێتەوە ناخۆشیێک بوو بەسەر تەواوی مرۆڤایەتی داهات. لە سەرەتاوە زۆر خولیای خوێندنەوە بووە هەر لە قۆناغی ناوەندی و ئامادەی و هەتا زانکۆش کەسێک بوو زۆر حەزی دەکرد بیرێکی نەتەوەیی هەبوو دەیویست لەو تەمەنەی کە خوای گەورە پێیداوە بتوانێت زۆرترین خزمەت بە نەتەوەکەی خۆی و نیشتیمانەکەی خۆی بکاتن. کابرایەکی زۆر خاچی بوو زۆر بێفیز بوو و زۆریش یعنی مەوسوعە بوو یعنی یەکەم بەرهەمی لە کوردستان لەسەر دانانی فەرهەنگی ئینگلیزی بوو کە کەس بیری لەو بوارە نەدەکردەوە. یعنی بۆ خۆی مەوسوعەیەک بوو لە چەند تەوەرێک دەستی بە نووسینێ کرد لەوانە مێژووی کورد و فەرهەنگی کورد و هەروەها بیری نەتەوایەتی و ئەو شتانی هەموو وەکو شەبەکەیەک هەمووی پێکەوە لێک ئاڵاند بوو. بە هەستی نەتەوایەتی و بە بیر و باوەڕێکی دینیەوە ئاینیەوە زمانی خزبووە سوودی لە زمان بینی بوو لەو بوارانەشدا. زیاتر لە 100 نووسراوی 100 کتێبی هەیە بە کتێبی قەبارە گەورە و بچووک و سەدان وتاری لە ڕۆژنامە و گۆڤار و شتیوات بڵاو کردوتەوە. شارێزایەکی لەبەرەوەی بەخۆی زمانی ئینگلیزی بوو شارێزایەکی زۆر باشی لە زمانی ئینگلیزی هەبوو
توانی زۆربەی زۆری ئەو بابەتانەی لەسەر مێژووی کووردا لەسەر زمانە لە ئینگلیزیەوە هەم وەربگێڕێ و هەم بۆ خۆی شیکردنەوەیان بۆ بکە. مامۆستا سەلام نووسەر و بیرمەندێکی گەورەی کورد بوو کە تاکو ئێستاش ئەفکارەکانی و هێزرەکانی لەناو ئێمەدا ماوە ئێمەش زۆر حەز بە با بڵێن کلێنی نەمانی ئەو لە ژیاندا دەکەین کە بە بڕای من کلێنەکەیەوە بە ئاسانی پڕ ناکرێتەوە شوێنی نەقس و نەبوونی مامۆستا سەلام. مامۆستا سەلام یەکێک بوو لەو نووسەرانەی کە زۆر بە هەڵوێست بوو لە نووسینەکانی زۆر بە ڕاشکاوانە خزمەتی نیشتیمانەکەی دەکرد خزمەتی ئاینەکەی دەکرد و بەرگریەکی نەتەوەیانەی دەکرد یعنی لە کاتێکدا کە نووسینێک پێویست بوو ئەو نووسین و توێژنەوەکەی لەو بارە و لەو کاتەدا ئەنجامدا بۆ نمونە کە من هەر ئێستا کە بابەتەکەی خۆم کە لەو پانێڵەدا لەسەر قەزەی ئەرمەن قسە دەکەم تێڕوانی مامۆستا سەلام لە ساڵی 2013 کتێبش لەم بارەوە نووسی ئەم کتێبە خودی ئەم کتێبە و زۆرێک لە توێژنەوەکانی کە و کارەکانکەی هەر لەم باڕن لە ڕووداوانەوە دروست دەبوو کە لە حەدەسێکدا لە شەقام دەجوو لە ڕووداوێک دروست دەبوو کارێک ئەنجام دەدرا کە پێویستی بۆی دەبوو وەڵامێک یاخود ڕاستکردنەوەیەکی ڕاشکاوانە و مێژوویانە ڕاستکردنەوەیەک بۆ مێژوو یاخود با بڵێن وەڵامێکی مێژوویانە هەبێت لەو کاتەدا کاری دەکرد. ئیتر هاژە سەری ساڵ نزیکە هەموو ئەوانەی کە دەرفەتیان هەیە لە ئەرکدانین ینی وا دەزان دەرفەتێکی باش بێ بۆ ئەوەی چ بە خێزانی بێ چ لەگەڵ هاوڕێکانی بێ گەشت بکەن بۆنەی سەری ساڵ ئەو شوێنانەی کە شوێنی جیاواز و تایبەتن جا هەرێمی کوردستانی شێچێکە لەم شوێنانەی کە زۆر سەرنجڕاکێشە بەلای گەشتیارانەوە خەڵکێکی زۆر لە بۆنە تایبەتەکان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن لە جەژنەکان لە سەری ساڵان لە نەورۆز لە هەموو ئەو کاتانە لەگەڵ نزیک بوونەوەی سەری ساڵی نوێ وەکوەکاروتی جموچۆڵی گەشتیاری لە هەرێمی کوردستان زیاترە بێت و بۆم ساڵیش پێشبینیەکرێت کە زیاتر لە 200,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکات لەگەڵ بۆنەکانە ڕێژێکی زۆر لە گەشتیاران ڕووی تێکەن هەرچەنە دەستەی گەشت و گوزار ڕایگەیانێک کە ئامادەکاری تەواویان کردو بۆ پێشوازی لە گەشتیاران بۆی کە سەری ساڵ لە هەرێمی کوردستان بەسەر ببن دەستەی گەشت و گوزار وای داناوە یاخود پلانی هەیە کە بۆم ساڵ 6 ملیۆن گەشتیار ڕووکات هەرێمی کوردستان پێم وا بێ هەر لە کاتی فستیڤالی هەنار ئەو نزیک بووەتەوە لەو پێوەرە و نزیک بووەتەوە لەو ژمارێکی زۆر باشە ئەگەر بێت و ئەم تارگێتیان جێبەجێ بێت و پێشم وایە هەرێمی کوردستان هاژە هەموو ئەو بنەمایانەی تێدا کە لە هەر وڵاتێکی دیکە هەیە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بەتایبەت لە ڕووی سەقامگیریەوە ئارامی و سەقامگیری یەکێکە لە بنەما زۆر سەرچێنەی کە گەشتیار دەوێت ڕوو لە شوێنێک بکات و شوێنە مێژوویەکان هەموو ئەو بابەتانە لە هەرێمی کوردستاندا هەیە جا نمونەیەک هەیە لەم راپۆرتێک کە ئێمە هەمانە ڕەحمان و شێڤاڵ دوو گەشتیارن لە باتمانی باکووری کوردستانەوە هاتوون بۆ هەرێمی کوردستان تازە هاوسەرگیریان کردو و دەیانەوێت بۆ پشووی سەری ساڵ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ببینن و دڵخۆشن بە سەردانەکەیان. ڕەحمان و شێڤال دوو گەشتیارن لە باتمانی باکووری کوردستانەوە هاتوون بۆ باشووری کوردستان. تازە و سەرگیریان کردووە و دەیانەوێت بۆ پشووی سەری ساڵ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ببین و دڵخۆشن بە سەردانەکەیان. ئەم ji بۆ کوردستانê bibînin em hatine vê derê ji bona Erbil, Duhok, Süleymaniyê gelek xweş bû ev der bazarê wê qelê wê pir kêfam hat ji vê derê jî înşallah em ciyê dina jî bigerin wisan ji bo serê salê em hatine vê derê gelek xweş bûn miletî zaf baş bûn wisan nêzî meriva bûn alîkarî dibin ji merivara kêfam hat ji we re. لەگەڵ نزیکبوونەوە لە ساڵی نوێ ئیدی گەشتیار لە ناوچە جیاوازەکانەوە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بۆ بەسەربردنی پشوەکانی سەری ساڵ. تەنیا پارساڵ لە پشووی هەفتەیەکی سەری ساڵدا زیاتر لە 200,000 گەشتیار ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. گوتەبێژی دەستەی گەشت و گوزاریش دەڵێت ئامادەکاری تەواومان کردووە بۆ هاتنی گەشتیار.
لە ڕێگەی کەرتی تایبەتەوە چەندین ئاهەنگ و بۆنەی تایبەت ئەنجام دەدرێ بە بەشداری هونەرمەندانی ناوخۆی و بیانی بۆ ئەوەی سەرنجی ژمارەیەکی زیاتر لە گەشتیاران ڕابکێشین هاوکات چەند لیژنەیەکی هاوبەش پێکێنراوە یەکێک لەو لیژنانە دەچێتە بازگەکان بۆ ئەوەی لە بازگەکانەوە کە ئاوێنەی شارەکانی هەرێمی کوردستان بتوانین دیوێکی جوان وێنایەکی جوانی هەرێمی کوردستان نیشان بدەین و بە گوڵ و شیرینی پشت ئەستور بەو پلان و ئامادەکاریانانی کە دامان ناوە پێشبینی ئەوەکەین کە زیاتر لە 200,000 گەشتیار تەنها لە ماوەی هەفتەیەکی پشتوەکانی سەری ساڵ لە 25/12 بۆ یەکیەک سەردانی شارەکانی هەرێمی کوردستان بکەن. بەبوونی سەری ساڵ و هاتنی گەشتیارەوە تەواوی ناوچە گەشتیاری و هۆتێل و ڕێستۆرانتەکان کراوە دەبن بەڕووی گەشتیاراندا و نابێت هیچ شوێنێکیش نرخ بەرز بکاتەوە هێڵێکی گەرمیش تایبەت بە گەشتیاران بۆ حاڵەتی لە ناکاو و پێویست. لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا زیاتر لە 4,500,000 گەشتیار ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. ئەماش دەرخەری ئەوەیە کە هەرێمی کوردستان جگەلەوەی بە ناوچەی گەشتیاری بەناومانگە لە هەمان کاتیشدا ئەمنیەت و ئاسایشێکی بەهێز تێیدا بەرقەرارە. ئەمەش وا دەکات ڕۆژ بە ڕۆژ گەشتیاری زیاتر بۆ خۆی ڕابکێشێت. ئاسر فاروق، کوردستان 24 هەولێر. بەڕێوەچوونی کەرتی کشتتوکاڵ یاخود باشکردنی و بەهێزکردنی بۆی کە ببێتە سەرچاوەیەکی دیکەی داهات و هەر خۆی لە چوارچێەوەی ئەو پلانە استراتیژیە بێ کە کابینەی نوێم دایناوە بۆی کە لە ڕێگەی هەمە چەشنکردنی داهاتەوە بتوانرێت ئیدی پشبەستن بە نەوت و کەرتی نەوت کەم بکرێتەوە. پێویستی بەوا بێ کە کەرتی کشتتوکاڵیش لە چەندین ڕووەوە پاڵپشتی بکرێت و لە چەندین ڕۆوە بەهێزتر بکرێت. بۆ مەبەستش چی کراوە هەکار؟ بۆ ئەوەی جوتیاران لە تەقەنیاتی نوێ شارەزا بن لەو هۆکارانەی کە وا دەکەن بە خێراتر بە ئاسانتر بتوانی بەرهەمی باشتر بەدەستبێنی. بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی دهۆک خولێکی زانستی بۆ جوتیاران لە دەشتی ناوکڕ کردوێتەوە تێیدا زانیاری لەسەر پێشکەوتنەکان و زانستی نوێی کشتتوکاڵی بە تایبەت بۆ چاندنی گەنم بە جوتیاران دەدرێت. و جوتیارانیش داواکەن کە بەردەوام ئەو جۆرە خولانە بکرێتەوە بۆی لەسەر بنەمای زانستی بەرهەمەکانیان زیاد بکەن. محەممەد ئەندازیاری چاندنەیە ئەوی 45 جوتیارên بەرەمینانە گەنمی یەن لە خۆ کۆمکرین. با ئەوەیەکی زانستی و لەسەر فەرمانە ڕێڤەبەریە گشتیا چاندنێ لە پارێزگەها دووکێ ئەوان ئەف خۆلە بۆوان جوتیاران یا ڤەکری. دناو وێ خۆلێدا بابەتێ وانە چاوانیا بەرەمینانە گەنمیە بڕێیەن زانستی و ئەوان بە ڤی ئەوایی بەحسە ئارمانجن خۆلێ کرن. جوتیارێ مە هەتا حەدێکی خبرەوە هەی معلوماتێت هەی ئەم حەسکن گەلوە معلوماتۆت گەلوێ خبرەوە هەی ئەم هەندێک تشتێت علمیەت فەر بوو بێژین. مام شاکر بەشداربوویەکی خۆلەیە ئەو دەبێژیتن بە هەبوونە وان خۆلان ئەم دێ لەسەر ڕێیەن زانستی یەن چاندن و بەرەمینانە گەنمی هەینە پەروەردەکردن کو ئەف چەندە هەنێ بگوتنە خۆ دێمفاین باشگەهینیتن وانە. ما دائما دوێت ئەف خولە بوومە بێنە ڤەکرن دامین تاجێ خۆ زێ دەکەین پڕێکا علمی چکو تشتی هەی مرۆڤ نزانیت پڕێکا علمی فەرقە وەکی دیتر. بە ئەنجامدانە وان چاڵاکیان ئالیەن شولەژێت وێتن کو ئەدگەل پێشڤەچوونên پەیدابووی وان جوتیاران لەسەر بنەمایên زانستی هوشیار بکەنەوە حتا کا بشێن باوایەکی زانستی گەنمی بچینن و بەرهەمێ خۆ زێدە بکەن. ساڵانە لە ناو دەشتان ناوکۆڕێ برێژەیە هەری زێدە ژە ئالیە جوتیاران و گەنم دەهێتە چاندن و بەرەمینان بویە بسپورێن چاندنێ ڤەکرنا وان خۆلان بفەر دەبینن داکو جوتیار تێدا فێری ڕێن زانستی یەن بەرەمینانە گەنمی ببن. طبعا وان خولا ئاستی جوتیاری زانستی دەبلن بیت وەختی ئاستی زانستی بلن بی دێ بەرهەمێکی باشترینی چونکە حتا وێگاوێ جوتیاری ما سەرڕێکیت کەون چین.
داف ساڵەدا لە ناو دەشتان ناوکوڕێ کو هەرچی قەزاین ئاکرێ و بەردەڕەش و شێخان بخۆڤەتگریتن حتا 450,000 دونەمین گەنمی یەن هاتینە چاندن و ساڵانە ئەتناوێدا زۆرترین ڕێژە گەنمی دهێتە بەرەمینان. ئاری حسێن کوردستان 24 دەشتان ناوکوڕێ. جا کەمێک لەمەوبەر بابەتێکمان هەبوو لەسەر گەشتیاری و گەشت و گوزار و هەموو ئەمانە دیارە هەر شوێنێک هەر شارێک هەر شارۆچکەیەک تایبەتمەندی خۆی هەیە لەوەی بە شێوازێک پێشوازی لە گەشتیاران دەکا. یەکێک لەم شوێنانش زاخۆیە کە ئیدارەی سەربەخۆی زاخۆ ئامادەکاری تەواوی بۆ پێشوازیکردن لە گەشتیاران کردووە کە چاوەڕوان دەکرێت بۆ سەری ساڵی نوێ ڕێژەیەکی زۆری گەشتیاران ڕوو لە زاخۆ بکەن. جام ساڵیش ئەو پرۆژە گەورە و جوانە کراوەتەوە کۆڕنیشی زاخۆوە هەر شانیەوەیە کە سەردانی بکەیت لەگەڵەوەشدا خاوەن ڕێستۆرانت و خواردنگا هۆتێلەکان هەمویان ئامادەکاری تەواویان کردووە تا بە باشترین شێواز پێشوازی لە گەشتیاران بکەن کە هەرچەنەما خوڵقی کوردستانیانە لە هەر شوێنێک بن کە میوان دۆستن و پێشوازێکی جوانیشمان هەیە. زۆر ڕاستە. ji bo pêşwazîkirina geştiyarên sala nûyî li Zaxo hemû hazirî hatîne kirin. Xaringeh û otêl jî di baştirîn berhevî dane bo hindê çavên geştiyaran zêdetir bo Zaxo rakêşin. حقیقت زاخو نمایک زاخو بریز چندین سالا زاخو به کرنوشی خو و گلک جوانی اکا دای زاخو اکی ده گشتیار جی زیده ده سردان زاخو کن اتوماتیکی جی اما اکو خارنگه ده پتر بر هویت خواهیم بو گشتیار و بو مهوانا ما جیوکو هر اوتیل اکی ما حاضریت خواهد گیرین او خواه اوتیل و اما اکو اوتیل لازم هرگاه حاضر بین نکو و آهنگه که بس با ما وکی بجن تشتاکی زیده تری گیری خزمەتێک جدایە. گەشت و گوزارە زاخۆ بە هەماهەنگی لەگەڵ ڕێبەربەریان جدا حازریان مازن کرینە بۆ هەندێ پێشوازیە لە گەشتیارن بیانی و عێراقی و دەرەوەی زاخۆ بکەن. پێشبینیە 100,000 گەشتیارێکە ناوخۆ بیانیش دەرەوە و باشوور ناوەڕاست عێراقی بۆ هەندێم بشین ژمارەکە زۆریە گەشتیار ڕاکێشن پرێڤەبەریە گشتیا گەشت و گوزارە زاخۆ هەماهەنگی لەگەڵ ئیدارە سەربەخۆیە زاخۆ قەیموقامیە ناوەندیە زاخۆ لیسان لەوانی پەیوەندداری تەمنیژی مە بەرهەڤیان باشکردنە. لەسەرێ هەر ڕێیەکە زاخۆ نویسایە خێر هاتن مێوانên خۆشتوی ji ber evê çendê îdareya serbexweya Zaxo di ahenga gerît û pêşwaziyê geştiyaran ket heta ku salanî silav ket. Çekdar Cemal Kurdistan 24 Zaxo. ئەم کاتانە زۆر خۆشە کار کۆتایی ساڵ لە بروی دنیاونە ڕازاوی جوانە بنجە زۆر جار نەک بۆنەکە تایبەت بێ بە نەتەوەیەک بە ئاینێک بە کۆمەڵێک خەڵکی جیاواز یاخود چین و توێژێکی جیاواز لە کوردستان ئەو کاتە بێ کە بۆنەیەکە بێتەوە گشتگیرە بێت ئەمە زۆر جوانانی هەر چەنە زۆر جار ئەبێتە جی ڕەخنە و یا ئەوانە ئەمە جژنی ئەمەنی ئەمە جژنیوانە بەڵام بە پێچوانەوە من ئەیبینەمە مەڕای خۆمە کە زۆر جوانە هەر جژنێکە کرێتەوە ئێمەش بەشدار بین لەگەڵیان تۆ ڕاو چیە لەسەرەوە هاژە ئەمە ئەگەر بە جەژنیش حسابی نەکەین بەڵام بۆنەیە بۆنێکی گەورەیە گۆڕینی ساڵێکە ژمارەیەکی دیکەیە واتە وەکۆی خۆدوتت بابەتەکە گشتگیرە هەمومان بەیەکەوە بەشداری تێدا دەکەین بەڵام ڕەنگە بۆ خوشکبرا کریستانیەکان تایبەتتر بێ بۆ ئەمان هەم جەژنە هەم گۆڕینی ساڵە هەموو ئەمانەیەکی گرتوتەوە جا کریسیانەکان لە هەرێمی کوردستانیش ژمارەیەکی زۆریان هەیە دەستیان بە ئامادەکاری کردووە بۆ دەژنەکانی کریسمس و سەری ساڵ ئامادەکاری تەواویان کردووە و ماڵەکانیان بە داری کریسمس ڕازاندۆتەوە بەرهەمەکانی خۆیان ئامادە دەکەن خەریکن ئەوان جا زۆر جوان یادیەکانەوە هەر ڕۆژێک چەند شیرینی تایبەتەکان و بەیانیەکەی چۆن نانەخۆن جا لەگەڵ ئەوەیە جوانترین شت لەم هەرێمی کوردستانە ئەو پێکەوە ژیانەیە کە زۆر جار من بینیومە بە تایبەت کریسیانەکانی ئەنکاوە یاخود شەخلاوە ئەمانە ماڵە مسلمانەکانی دراوسیان سەردانیانەکەن ئەچن بە یەکەوە نانەخۆن کە جژنی
ڕەمەزانە جەژنی قوربانیشە بە هەمان شێوە زۆر جار ئەوان دێن بۆ سەردانی پێویستە ڕێز لە هەموو ئایدایەک بگیرێ و ڕێز لە نەتەوە جیاوازەکان بگیرێ وەکو ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەو پێکەوە ژیانە جوانترین نمونەیە کە نیشانی عێراق و وڵاتانی دەوروبەر و تەنانەت هەموو جیهانیش دەدرێت تەنانەت کریسیانەکانی هەرێمی کوردستان خۆشیان ئەڵەن کە بەهۆی خراپی دۆخی عێراقەوە ئەو بارودۆخە سیاسی و گرژی و ئاڵۆزەی کە هەیە زۆرینەی کە سوکارەکانیان عێراقیان جێهێشتۆ ڕۆیان لە دەرەوەی وڵات کردو ینی هەندێکیان بەداخەوە کە بەتەنیا یادەکە ئەکەنەوە چونکە کێشەیەکی زۆر هەبوو بە تایبەت لە دوای هاتنی چەکدارانی داعش کریسیانەکان ژیانیان ڕوبەڕووی مەترسی زۆر بۆیەوە بۆیە بەشێکی زۆریان ڕویان کردە دەرەوەی وڵاتە سەوای کردو کە ئەوانەی لە هەرێمی کوردستانن ئەزان هەرێمی کوردستان سەقامگیرە ئارامە باسی واکەن کە زۆربەی کە سوکاریان ئێستا لە دەروی وڵاتن. هەرش بەر دەرگەهی و تاک و ژوورن خوێن پێشوازیەژی هەمی بجوانی خەملاندینە. ئەڤە پاچە عایدەیە ئەڤە ریڤیکن وەڤە پێگۆڵکینە ئەڤە کوتلکەنە ئەڤە نوکن ئەم دانەگەڵ پاچە ئەفنێزی 15 ڕۆژانە دایکا میلادی بەرهەڤیان دکەتن و کولیچە و پاچە و هەموو بابەتên girêdayî cejnê amadekirîne. Edgel xêzana xwe çavarê roja cejna ji dayikbûna Hezretê Mesîh dikin. ئەمێ شەوی عایدێ ئەم دانە سەر تەباخێ تکەلینن چنە دێرێ و تێن پاچات خۆن ومال باقش كان وهم تشتا يعني هذا عيدي ما البيجني بعربي ولادة السيد يسوع المسيح مخلص العالم البيجني والمسيحي همي يعني همي مسيحي العالم الدنيتي اف عيدا باتشا تشيكن نشين بي باتشا وام يعني خوش نابت باتشا الا بروجي عيدي هرچنده اجبر روشانا لبارا عراقي پتریا که سوکارن میلادی قصد دروی ولاتی کرینه. لیپا او دلخوشی جبو جشن کریسمس و جشن سر سال آماده کاریات کن و وکت بیجن الهرم کردستان روش جداتر و دساقا که آرام دا پیشوازی الجشن و سر سال خواهد کن. خودی سیده عید هر عیده و خوشی هر خوشیه بس او خوشی بری نمایه سیده. يعني أو فالنت بري نماينا أو خوشي بري نماينا بيجي عندك بيجي دنيا بدل بيا خود دنيا بدل نبويا هر نفس بس سيدا خليك نماينا البيري قالك بيجي وقت يدي بخدير عيد خوش أم خو قالك البيري مرتاح حاج فيرد كان أم بس وقت بري نمايا سيدا يعني طامنا أو طامة هرچنده اجبر روش و کودان نهان عراقی و کرزک جبوی روح قربانین کارسات حمدانیه مسیحیان بریار دایه که مراسم جشن کریسمس و سر سال نکن. لیپا کریستیان هرم کردستان مالن خواه اب خملاندنا دارن جشن آماده کرینه و سقا که آرام دا ده پیشوازی الوان جشن و سر سالا کن. بس فرمیلی کردستان 24 دهوک. سەرەتای پرۆگرام ئاماژەم پێدا کە هۆشیاری تەندروستی و هۆشیاری وەرزشی یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە لە بەیانی 24 بەردەوام گرنگی پێدەدەین ئەم ڕۆژ باس لە بابەتێک دەکەین کە بابەتی قەڵەوەکانە چۆن خۆیان لاواز دەکەنەوە هەندێکیان بە وەرزشکردن هەندێکیان بە شێوازێکی دایت و هەندێکیشیان بە بەکارێنانی حەبوو دەرمان و هەموو ئەوانە هاژە لە تو پرسم ئەتو چۆن پارێزگاری لە خۆ دەکەیت لە ئەوەی کە قەڵەو نەبی پێشەموو شتێ کار سپاس بەخوا خوا بوونیەتێکی باشی ئەومەتێ ئەو یەک لەوە کەسانێک کە دەریاهاەوەی کە ئەو کەسانێک کە زوو خەویان لێ دەکەوی و ئەو کەسانێک کە دەخۆن و قەڵەو نابنەوە بە شانسەکان ڕێگوام هەم زوو خەوم لێکەوێ لە سعاتدەوە من خەوم لێکەوێ و کەم خۆری دایم خۆرم سپاس کەم خۆری دایم خۆرم ئەمە یەکێکە لە هۆکارەکانی قەڵەو نەبوون ینی بەردەوام خۆ بەڵام ئەمە دکتۆر پێوتم تەبان بەڵام زۆر مەخۆ لەگەڵ ژەمەکان زۆر مەخۆ من ینی ژەمێکی سووکەکەم لە بێ دەخۆین وایە پێویستە بزانین چی دەخۆین ئەوە هەر زۆر گرنگە ینی بەڵام ئێمە خۆ ناشتوانین بە تایبەت لە بۆنەکانە خۆ
بڵین وەڵام و ماسی ناخۆم و ئەێنە ئاگامان لە برنج نەمێنێ لە گۆشت نەمێنێ هەموو ئەوانە هەر بخۆی بەڵام ئاگامان لی نەمێنێ بێگومان ناتوانین جا بەمەبەستی خستنە ڕووی هۆکار و وەکاریگەریەکانی نەخۆشی قەڵەوی کۆنفرانسێکی زانستی لە هەولێر بەڕێوە چووە کە زۆرێک لە پزیشکان و تەنانەت وەزیری تەندروستی بەشداری تێدا کردووە. بەڵێ باسییان لەوە کردووە کە لە ڕابردوو چەندین دەرمانیان دەست بەسەراگرتووە کە بەمبەستی خۆ لاوازکردن بە هاوڵاتیانە فرۆشراوە لە ڕێگەی سوۆشیال میدیا و ڕێکلامیان بۆکرا. ئەمە یەکێکە لە کێشە زۆر گرنگەکانی ئێمەکە کەسێک ناتوانێت خۆی کۆنتترۆل بکات یاخود حەبێکی بچووکەیە پێوترێ ئیرادە حەبی ئیرادە بخوا بەنا بۆ حەبێکی دیکە بە حەبی ئیرادە خوارد ئەوەی تر حەبی خۆلاوازکردن یا حەبی خۆقەڵەوکردن ئەمانە و ناوێ بۆی ئەم کۆنفرانسە یاخود ئەم بابەتە لە چوارچەوەیەوەدا بووە کە هۆشیاریش بە جۆرێکی دیکە بڵاو کرێتەوە ئەمانە خراپن هەرچەنە کار لەم ڕۆژانەدا بابەتێکی گرنگ بەرچاوم کە و ئۆپرا وینفری خۆم زۆر بەمانەی ناسین کە بەژێرێکی زۆر پێشکەشکارێکی بەناوبانگ بوو خۆی بەردەوام دژی ئەوە بوو کە ئەم جۆرە حەبانە بەکار بهێنرێت یاخود باسی لەوە کرد مرۆڤ خۆی چۆنە بەو شێوێ جوان بەڵام بینی و تێستا چی لاتوە کێشی بە چ شێوازێک ینی دابەزی و لاواز بووە بەچی وای لاتوە یەکێک لە هۆکارەکانی هەر خۆی باسی کردووە کە بەکارهێنانی حەبێکە بۆ لاواز بوون ئەمە جێی ڕەخنە و ئەوجی سەرنجی زۆرێک لە پزیشکان و خەڵکیش بۆ هەوادارانی چونکەوان باسییان لەوە کردووە کە پێشتر هەر خۆی دژی ئەو بەکارهێنانی و جۆرە حەبانە بۆی تر نازانمان زانیت کاتێک ڕەنگە مرۆڤ پێویست بکە حەب بەکاربێنێ بۆ لاوازبوون ئەو کاتێک کە زانست لەسەری کۆک بوو بە ڕێگە پێدراوی هاتە ناو هەر وڵاتێک و لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و هەموو ئەوان و ڕێگەی پێدرا ئەو کات بە متمانەوە مرۆڤ دەتوانێت بەکاری بێنێ وەکو بەشێک لە چارەسەر بەڵام ئەگەر بێت و بە قاچاق و بە ئەو ڕێگریانێک کە وەزارەتی تەندروستی دایناوە سەر ڕای ئەوانش هەر بەکاری بێنی ئەوە هەر پێم وایە زۆر خراپە کاریگەری تەندروستی زۆر خراپیشی دەبێت. دەمێ 10 ساڵایە محەممەد ji ber rikaberiyê digel nexweşiya qelewiyê beşek ji demijmêrên rojên xwe bo vê holê terxan dike. Pêştir kêşalaşî wî 142 kîlo bû û yek ji nexweşiyên jiyana wî ku cilên guncay bo vê kêşeya leşî dest nediket. 59 کیلۆم هینا خوارێ بەس لە ژیانم شتی زۆر ئەوە ڕوویدا لەسرە من و یەک لەوانە نمونە دەچوومە جێیەکی لۆجلچی 3 ئێکسم لەبەر دەکرد کابرا دەیگۆ مێژۆرە نیتم زۆر بەسەر خۆم دەشکام و محەممەد نمونەیەک بوو جوان کەسێن گۆکێشا قەلەویە هەبی لێ پشتی چەندین ساڵ ژە ئازارên vê nexweşiyê wî biryar da û bo xwarەya kadî helbijart niha ئەو هاندانا خەلکێ دکە دا ku زەعیف bibin. Li Hewlêrê jî konferanseke taybet sebaret bi nexweşiyên qelewiyê dihête gêran da ku eger û çareseriyên vê nexweşiyê bibînin. Di nava vî konferansî da pişêwazekê zanistî pirsa qelewiyê tê gotûbêjkirin çi ji layê tenduristî ve yan jî ji layê werziş û xwarina tenduristî ve. هەوڵدین خولی تایبەت و سیمینارات و ئیڤنت بکرێتەوە بە تایبەتی دەڵێن خول دەبێت بۆ مامۆستایانی قوتابیان لە باەخچەی ساوایانەوە تاکو دەگاتە زانکۆ وەزارەتا تەندروستیە هەرێما کوردستانی jî هۆشیارî dida welatiyan ku xwe dûr bikin ji wan reklamên navatۆrên civakî de belav dibin û diyar dike di mavê derbasbûyî de wan dest danîne li ser jimareka zor ji wan dermanan. داوا لە هەوڵاتیان خۆشەویست دەکەین کە ڕێگەکانی خۆلاوازکردن و دابەزاننی لەش بە بنەما سەرەکیە تەندروستیەکان دەبێن نەک تەنها بەکارهێنانی دەرمان و جۆرەکانی چاو و شەربەت و بەجێی سۆشیال میدیا نەکەن چونکە سۆشیال میدیا ترسناکە پروپاگەندە دەکەن بێسەرچاوانە دەرمانی تێدایە ئێمە وەکو کوالیتی کۆنترۆل دەستمان بەسەر بەشێکی زۆر لەو جۆرە مادانە داگرتووە. Nava vî konferansî de çi amarên fermî li ser rêjeya qelewiyê li Herêma Kurdistanê nehatine diyarkirin. Lêgirîngîdana xelkê werzişê û xwarina tendurist weke hûşyariya beşek ji civakê li ser metirsiyên qelewiyê hatiye diyarkirin. Hevrîst Recep, Kurdistan 24, Hewlêr. ئەم بابەتە کارەها
وەکو خۆمان دەڵێن کەیفم پێ دێ. بابەتی وەرزشیە بەڵام لە هەمان کاتدا ئەسب جوانیەکی زۆر تایبەتی هەیە. زۆرێک لەوانەی کە وەرزشوانیش نین خۆشەویستیان بۆ ئەسب هەیە وەکو ینی ئاژەڵێکی جوان و سەرنجڕاکێش و هێمایە بۆ بەهێزی، هێمایە بۆ چالاکی، هێمایە بۆ ئامادەی، هەموو ئەمانە لە ئەسب بەدی دەکرێت. جا پاڵەوانتی نێودەوڵەتی ئەسپی جوانی عەرەبی لە هەولێری پایتەخت بەڕێوە چوو. لە پاڵەوانتیەکە نزیکەی 7 ئەسپ و ماین بەشدار بوون کە بەهشت قۆناغی جیاواز پێشبڕکەیان لەسەر خەڵاتەکە کرد. و باشترین ئەسپی گەورە بچووک، باشترین ئەسپی یان خۆت بڵێن بەهێزتر بەتەمەن هەتا بچووکتر بن زیاتر چانسی بردنەوەیان هەیە، هەمووەمانە هەڵبژێردران. و بۆ شەشەمین جاران پاڵەوانێتی لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت بەڕێوەچێ کوردستان 24 ژۆکەم بیشە سپۆنسەری چالاکیەکەیە ئەیگوێزێتەوە و نیشانیەدات کە یاخۆ زۆر بەمان بینی من جوانی و ئەسپانەمان بینی کە بە شێوازێک ڕاهێنانیان پێ هاوڕێ ئەسپیشی زۆر خۆشەویستە لام ئاژەڵێکی زۆر تایبەتمەندی زۆری هەیە، ینی هەکار ئاژەڵێکە تۆ هەر لە سێری لە فیلمەکان کە لە ڕابردووکە لە چیرۆکەکان ئەسب هاوڕێکی زۆر نزیکی مرۆڤە، یاریدەدەرێکی باشی مرۆڤ بۆ لە جەنگە لە خۆشیە لە هەموو جا باسی شتێکە کرێ کارێسە زۆر دروستە. ئەڵەن جاران هەموو کەس ئەسپی هەبووە نەیتوانیوە سارێک بکڕێت. ئێستا زۆربەی کەس سارەی هەیە بەڵام ناتوانانی ئەسپێ بکڕی، ئەمەیان کارەسە کە ناتوانێت ڕەنگە هۆکارەکان یەکێکیان ئەوە بێت کە پێویستی بە شوێنی باشە ئەسب خزمەتی باشی دەوێت نەک تۆ ئاژەڵێک بەخێو بکەی نەزانی چۆن بەخێوی دەکەی بۆیە هەر نەت بێ باشترە لە لای ئەو کەسانە بێ کە دەزان بەخێوی دەکەن. بەڵام لە ڕابردووشە کارانی زۆر هەبووە، خەڵک ئەسپی هەبووە ڕایگرتووە، هەرکەس و کاری خۆمان لە کۆندا ئەسپیان بەکارێنەوە خۆ کاتە ئۆتۆمبیل نەبووە. ئەو کاتە شەقامەکان وانە بوونە شوێنەکان شوێنی ڕۆیشتنی ئەسب بووە و خەڵکی زۆر ئەسپی هەبووە، هەتا خواردنی ئەسب تایبەت هەبووە. ڕاستە کیان هەبووە لە کیانە بۆیان داناون هەموو ئەمانە ئاسانتر بووە، بەڵام ئێستا بەعکسەوە ینی لەگەڵەوەی ژیان پێشکەوتەوە بەڵام بەخێوکردنی ئەسپێک ئەوە دووسێ کەسێوەیە گەرموچەی بۆ فەیاکە. یەکەمی سەراستی پاڵەوانیتی ئەسب سواری بوو، ئەو بە نمایش و جوڵەکانی سەرنجی ئەندامانی لیژنەوە ئامادەبوانیشی ڕاکێشا بوو. یەکێکە لە وەسپانەی کە ساڵانێکی زۆرە لە پێشبڕکەی 12 سوارچاکی کوردستان بەشداری پێدەکرێت. پلەی یەکەم لە شامپۆنیایە بابرن لە سەرکەوتنی سەرکەوتەکان بەدەستبینی بەڕاستی جێگای دەستخۆشیە پیرۆزبایی لە هەموو لایەکی دەکەم دڵخۆشم بەڕاستی ئێمڕۆ لەیانەی نێودەوڵەتی هەولێر خەرچی کورد و خەرچی غەیرە کوردێروکانە ئامادەیە لۆ ئەوەی خۆشی خۆی دەرببڕی لەیانەی هەولێری نێودەوڵەتی بە بۆنەی پێشبڕچێ ئەسپی عەرەبی جوانی پلەی یەکەمان بەدەستێنا مەڕبەداربیت دائیمان لە پێشە خزمەتی 13 ساری ئەسپی عەرەبی دەکەمە من الحەمدولله. پاڵەوانیتی ئەسب سواری لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لە هەولێری پایتەخت بۆ شەشەمین جار بەڕێوە چوو کە 7 ئەسپ و ماین بەشدار بوون تێیدا. ما شاء الله أحسن حصان أبوه بطل وهو بطل. زۆر خۆشحاڵم ئەم خەڵاتەمان بردەوە، باشترین نمایشەکان کران لەم پێشبڕکەیە. زۆر سپاس بۆیانەی ئەسب سواری هەولێر و بۆ ڕێخستنیان پێشبڕکەیە هەر ئاوەدان بێت کوردستان و هەولێر. ما شاء الله تبارك الله الحمد لله. ئەمەوە بۆ پاڵەوانەتی دووەم جارە لێرە بەشداری دەکەین الحەمدولله. ئەو ڕۆکە بەشداریمان کرد ڕۆژی یەکەم پلەی دووەم و پلەی سێممان هەبوو و ئەو ڕۆکەش پلەی یەکەممان هەبوو لە ئاستی کلاسەکان و پلەی دووەممان هەبوو لە چامپیۆن و پلەی یەکەمیش بە گۆڵدنمان بەدەستێنە لە خولی چامپیۆن. سەرپەرشیاری پاڵەوانیتەکە دەڵێت هەڵبژاردننی ئەسپەکان بۆ پاڵەوانیتێکی وا لەسەر 5 بنەمای سەرەکیە و ساڵانەش ساز دەکرێت بە ئامانجیەوەی پێشبڕکەی ئەسب سواری پەرەی پێ بدرێت. لە هەموو ئەسپێک کە بەشداری دەکات بەپێی تەمەنەکان وەکووتم بەپێی تەمەنەکان جیاوازمان کردوتەوە ئەو تەقیمی ئەو دادوەرانە کە تەقیمی ئەو ئەسپە دەکەن لەسەر 5 دەیکەن هەر 5 بەش لەسەر 5 بەش تەقیمی دەکەن هەر بەشێک 20 نمرەی لەسەر هەر دادوەرێک دێت نمرەکانی خۆی بۆ ئەسپە دەدا و کۆنمرەکەی دەردەچێت بەشەکانش بریتین لە ڕاست و ڕقەبە سەر و مل بەدی
موفمنت ليكس وهوي عربي. پاڵەوانیتی کوردستان بۆ هەڵبژاردننی باشترین ئەسپی عەرەبی بۆ جوانی ساز دەکرێت ساڵانە لە هەولێری پایتەخت دو مانجی هەیە. ئامانجێکیان کۆکردنەوەی سەرجەمە سوارانە لە سەراستی عێراق و هەرێمی کوردستان، دووەم ئامانجیشەوەیە دیاریکردن و هاندانی کەسانێکە کە ئارەزویانە سوپسواریە. ڕێناس سەعالی کوردستان 24 هەولێر. ئەم بەیانیە کە هاتین کەشەکە تۆزێک سارد بوو، نمە بارانی هەبوو، دوێنێ بارانێکی زۆری هەبوو. دەمانوێت بزانین کەش و هەوای شارەکانی کوردستان بەگشتی چۆنە، لە هەموو شوێنێک بارانە یان شوێن هەیە تۆزێک ئەهوەنترە، دەتوانێت شوێن هەیە بەفرە و ئەوانەی کە پلانی گەشتکردنیان داناوە با بۆ خۆیان بزانن پلەکانی گەرما و کەش و هەوا چۆنە بەگشتی. کەشوهامان بینی شەپۆلێکی بەفر باران هەموو باکووری کوردستانی گرتۆتەوە و بەهۆی بارینی بەفرێکی زۆر لە ناوچەکانی موش، چەولک، قەرس، بەدلیس، جوولەمێر، کوان، ئەرزڕۆم، ئەردەخان هەموومانە ڕێگەی هاتوچیان و سەندان گوندیە و ناوچێش گیراوە. جا کەشناسی تورکیا هۆشداری بە ناوچەکانی ڕۆژئاوای وڵاتەکەی دەدات لاگەری دروستبوونی زریان و لافا و خۆیان بپارێزن و ئەگەریشی هەیە دروست بێت تایبەت لە باکووری کوردستان و هۆشداری لە زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆش دەدات. پشتی بارینا بەرفێ لە دەڤەرێن بلند نەهاژی پێلەکە بەرفبارینێ لە ناوەندێن باژارên باکوورê Kurdistanê vegirtiye. Ji şeva borî ve ji çewligê heta Colemêrk û Qersê berf bandoriya xwe nîşan dide. Ji ber berfazê de li Colemêrgê rêyên 34 gundan, li Mûşê rêyên 46 gundan, li Bedlîsê û Çewligê jî rêyên 44 gundan hatine girtin. Her wiha rêyên serekeyên di navbera Çewlik û Erzerûmê, Erdexan û Qersê hatine girtin û ajûkar di nava metirsiyeke cidî demane. Zivistan hat, rewşa ajokerên barhilgiran berbat dibe.
از جی ئەزرەبێجانê vedgerim di nav deh xulekan de qiyamet rabû piştî berf û pûkê em nikarin hevrazê serkevin pişt re tîm hatin xwe rijandin got em karin berdewam bin. Li Şirnexê jî berf û baranê û mijê ji bo jiyana rojê zehmetî durust dike. Li navçeyên wek Elbak û Qilabanê berfê riyên gelek deveran girtiye. Ji ber mij û berfê balafirxaneyên Diyarbekir û Şirnexê ji bo demekê ji firînê re hat girtin. Li gundê Qamûşê yê Mûşê jî ji ber barîna berfê pez li deverê asêman û bi zorê gihiştine gund. Günden beri devam eden kar yağışı ji duh ve berf dibare û li navçeyê bandora xwe nîşan dide. Dema ez li çiyê bûm berfbarî min û ajelên me zehmetiyeke mezin derbas kir, na hewl didim ajelên xwe bibin malê. Her wiha ji ber berfê gelek rûbar û deryayan jî qeşa girtin. Li gor zanyariyan pêla sermê û berfê heta du rojên din jî dê bandoriyê xwe nîşan bide. Seqanasiya Tirkiye jî ji bo bajarên Rojavayê Tirkiye hişyariya rabûna pêlên derya, ba û bahoz û lehiyan dide. Ji bo Bakurê Kurdistanê jî ji ber berfê hişyariya girtina riyan û agera bûyerên çûn û hatinê dide. بابەتی باران و بەفر و هەموو ئەمانە لەگەڵ ئەوەی هەندێک جار چێژی هەیە و سوودی هەیە هەندێک جار دەبێتە هۆی ناڕەحەتیش بۆیە وا باشە بە هۆشیاری و مامەڵەتەنان لەگەڵ باران و بەفریش بکەین. شەپۆڵێکی بارانبارینی بەخۆڕ ڕووی لە لوبنان کردووە بەم هۆیەوە بەشێکی زۆری ڕێگاکانی بەیروت داخراون و خەڵکیش پەکیان کەوتووە. لە کاتی ڕوودانی ئەو ڕوودا سروشتیانە یاخود کاتێکە شوهەوا گۆڕانکاری بەسەرایەت بێگومان لایانی پەیوەندیدار هەڵەستێ بەوەی کە هۆشداری بڵاو کاتەوە و وەکو بەرگری شارستانی کە لە هەوڵیکردنەوەی ڕێگادان کاتێ بەفرە بارێ و بارانە بێر وەک چۆنیش لە لوبنان بە هەمان شێوە بەرگری شارستانی هەوڵیکردنەوەی ڕێگاکانی داوە بۆ ڕزگارکردنی ئەو کەسانەی کە ئۆتۆمبیلەکانیان ژێر ئاو کەوتوواتە بارانەکە ئەوەندە زۆر بووە کە چەندین ئۆتۆمبیل ژێر ئاو کەوتون و ڕێگەیان لێگیرەوە. لافاو شەقامەکانی بەیروتی داپۆشیوە بەهۆی بارینی بارانێکی زۆر ڕووبارەکان سەرڕێژ بوون و شەقامەکانیش داخراون. بارانبارین ئەوەندە زۆر بووە بەشێک لە ئۆتۆمبیلەکان لە کارکەوتون و خەڵکیش پەچیان کەوتووە. بەیانی سێ کەسم لەگەڵ بوو ویستم بەرەو بەندەر بچم گەیشتمە ئەم ناوە و ئۆتۆمبیلەکەم لە کار کەوت. هێشتا ئۆتۆمبیلەکەم لە ژێر ئاوە باشەکەی قەرەبووی ئەم دۆخەمان دەکاتەوە. تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵی کردنەوەی ڕێگاکان و دەرهێنانی ئۆتۆمبیلەکاندان نزیکەی 40 ئۆتۆمبیل کە خەڵکیان لە نێودا بووە لە نزیک ڕووباری بەیروت ژێر ئاو کەوتون. تیمەکانی ئاگرکوژێنەوە و بەرگری شارستانی یارمەتیە و کەسانە دەدەن کە ڕێگاکانیان بەسەر داخراوە نزیکەی 40 ئۆتۆمبیل کە خەڵکیان لە نێو بوو کەوتبوو ناژێر ئاوەوە توانیمان هەمویان ڕزگار بکەین و هیچ قوربانیەکمان نەبوو. ماوەی چەند ڕۆژەکە شەپۆلێکی بارانبارینی بەخۆڕ لوبنانی گرتووەتەوە و حکوومەتیش وەزارەتەکانی بۆ ڕووبەڕووبوونەوەی دۆخەکە ڕاستپاردووە. هەندێک وڵات هەیە یان زۆر ساردە یان زۆر گەرمە ئیتر خەڵکەکەی خۆیان ڕاهێنا زۆر تاریکە ئەوەیە خەڵکەکی لەگەڵ سروشتی ژینگەکەیان ڕاهاتون بەڵام بۆ ئێمەمانە نەگەر بچینە وڵاتە بێت چی بکەین بۆ نمونە گەر هەکار بچیتە رووسیا ئەو وڵاتی کە ناسراوە بە سەرما و سۆڵە و بەفر بچیتەوە شوێنە چییە یانە بێت چی بکەیت چەند چاکەت و قەمسەڵە لە بەرەکەی چەند چاکەت نا 2-3 هەفتە لەمەوەەر کە سەفەرێکم کرد باشە ینی کەش و هەوا لێرە پێم وابە 18 و 20 بوو پلەی گەرمی چوم ناقص 2 بوو یەکسەر نەمزانی ینی چی بکەم هەر ئەوەی هەبوو لەبەرم کرد بۆ رووسیا زۆر جیاوازتریشە چونکە رووسیا زۆر سارترە بەڵام خۆگونجان لەگەڵ ئەو کەشەی کە تێدان خەڵکەکە ناچار دەکات لەوەی ساڵێک و 2 ساڵ نییە و ڕاش دەی و شێوازی خواردن و خواردنەوە شەر وا دەکا کاریگەری سەرما و بەفرەکەشکەم بێتەوە بۆیە ڕووسەکان چێژی زۆر لەو کەشە ساردا بینن
هەر بۆیە لە وڵاتە پارکێکی داپۆشراو بە بەفر هەیە کە شوێنێکی هاتوچۆ و پیاسەکردنە لە بری شەقامێکی ئاسایی بەسەر شەختە و بەستەڵەکە ڕۆنیان ئەوە خۆیان گونجاندووە لەگەڵ ژینگەکە چێژی لێبن ئەمە کە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکانی چێژبینین لە ژیان ینی زۆربەی کات پسپۆرانی دەرونی ئەڵێن لە هەردوو خێکای چێژی لێ ببینە جا ئەمە زۆر گرنگە بتوانی تۆ لە ناو سەرمایە کابی و شەقامێک دروستکەی پارکێک دروستکەی کە شەختە بێ بەستوو بێت و پێویستی بە پێڵاوی خلیسکێنە بێت تا بەسەریا بڕۆی بە پێڵاوی ئاسایی نەتوانی بڕۆی هەروایان کردووە پێڵاوی خلیسکێنە لەبەر دەکەن و دەبێت زۆر بە وریاییەوە بڕۆن بۆی نەکەون ئەگەر پێڵاوی سەربەفر و خلیسکێنەکەت لە پێنەبێت دڵنیا بە پشتی سەریان بە ئەرز دەکەوێت و جێکیشیان دەشکێت و تووشی گرفت دەبنەوە. یەکێکە لە پارکە تایبەت و ناوازەکانی رووسیا. ئەوەی ئەم پارکە لە پارکەکانی دیکەی ئەو وڵاتە و تەواوی جیهان جیا دەکاتەوە ئەوەیە پارکەکە یەک پارچە بەستەڵەکە و بە بەفردا پۆشراوە. زۆربەی سەردانیکارانی پارکەکە کەسانی گەنج و پێگەیشتون و وەک خۆیان دەڵێن یادەوەریەکانی منداڵیان بیردەخاتەوە. ئێرە هەستێکی سەرنجڕاکێشی هەیە و چەندین هەستی خۆشی کاتی منداڵیت بەبیردەهێنێتەوە. کاتێک دەبینی میوانەکان لە کاتی جێشتنی پارکەکە باز لە هەستەکانیان دەکەن و دەڵێن وا هەستیان کردووە کە گەڕاونەتەوە تەمەنی منداڵی. ئەگەر بتەوێت سەردانی ئەم پارکە بکەیت پێویستە پێڵاوی سکەیت لە پێ بکەیت بۆ ئەوەی بتانی لەگەڵ خێزان و هاوڕێکانت پیاسەیەک بکەیت. تەواوی پارکەکە بە گڵۆپ و لایتی ڕەنگا و ڕنگ ڕازێنراوەتەوە. هەموو ساڵێکیش شێواز و دیزایانی گڵۆپەکان دەگۆڕێت. هەرگیز لە هیچ شوێنێک ڕووناکردنەوەی دارەکانم بەم شێوەیە نەبینیوە. زۆر جوانە و شایستەی ئەوەیە دووبارە سەردانی بکەیتەوە. لە نێو پارکەکەدا باخچەیەکی بچووکی ئاژەڵانیش هەیە. تەنیا ڕوبەری یاریگەی سەهۆڵبەند و خلیسکانێکە 5500 مەترە. لە ڕێگەی سیستەمێکی بەهێزی ساردکەرەوەش پارێزگاری لە پلەی گەرمیەکەی دەکرێت. جیهان زۆر گۆڕانکاری بەسەرایەت هەموو کادەوترێ ینی ئەوەی هەیە تێپەڕەیە بجا بە خۆش و ناخۆشەوە. ڕۆژە لە ڕۆژان لەوانەیە ڕەشپێستەکان بیریان لەوە نەکرد بێتەوە کە ڕۆژێکیت هەر سپی پێستەکان خۆیان ڕێز لە ماندووبوون و کۆیلایەتیەکەی پێشویان نەگرن. ئەو کاتەی کە مافی خوێندنیان تەنانەت نەبووە یاخود زۆر بە ئەستەم هەیان بووە بەڵام ڕۆژێک داوێت دەبێتە سەردار و سەرکردەی ئەوان جیاوازی لە نێوان ڕەنگەکان نامێنێ بێگومان ئەوەی کە بڕیار لەسەر بەهێزبوون و مانەوە دەدات تەنیا ناخ و هزری مرۆڤەکان دەبێت. جا لە شاری نیویۆرکی ئەمریکا مۆزەخانەیەکی تایبەت بەو کۆی لە ڕەشپێستانە کراوەتەوە کە لە سەدەی 19 و 20دا بە زەبری هێز کە بۆ کارکردن لە ئەفریقاوە دەهێنرانە ئەمریکا. ئێستا مۆزەخانەکە لەسەر شێوازی خانووی سەدەی 19 دیزاین کراوەتەوە تیا سەردانیکەران لە ڕێگەی نامیلکە کەلوپەلەکانیانەوە زانیاریان دەربارەی ژیانی کۆیلەکان دەستەکەوێت کە و سەردەمە چۆن ژیاون لە ماڵەکاندا کە خزمەتکار بوون تەنانەت لەناو ئۆتۆمبیل و لە شوێنی کارکردنیش بۆیان نەبووە لە شوێنی سپی پێستەکانیان هێتا لە ناو ئۆتۆمبیلا بۆیان نەبووە دانیشن هەتا گەرجێگەش هەبێ ناو پاسەکانە بۆیان نەبووە دانیشن ئەوەندە بە کۆیلە گیراون ئەوەندە مافیان پێشێل کراوە بەڵام ئێستا ئەو ڕەشپێستانە ئەو کەسانە بە هەمان شێ هەر ئەم ژینگەیە بۆ هەموو مرۆڤ و هەموو زیندەوەرێکە مافیان هەیە وەکو هەکاری ژووتی تەنانەت سەرکردایەتیشەکەن. مۆزەخانەیەک بۆ نیشاندانی سەردەمی تاریکی و ڕەگەزپەرستی ئەمریکا. لە شاری نیویۆرکی ئەمریکا مۆزەخانەیەکی تایبەت بە جلوبەرگ و کەلوپەلی ئەو کۆی لە ڕەشپێستانە کراوەتەوە
کە لە سەدەکانی 19 و 20دا بە زەبری هێز و بۆ کارکردن دەهێنرانە خاچی ئەمریکا. دیزایانی مۆزەخانەکە هاوشێوەی خانووەکانی سەدەی 19ە تا زیاتر گەشتیار و سەردانیکەران بگەڕێنێتەوە بۆ ئەو سەردەما. هاتن بۆ ئەم مۆزەخانەیە بە تایبەت لەم خانووە کۆنەدا هەستی ئەوەمان دەداتێ خەڵکی ئەو سەردەما چۆن کاریان کردووە و بیریان لە چی کردووەتەوە. چەندان پەنابەر لەم خانووە و هاوشێوەی ئەم خانوەدا ژیاون، ئاسان نەبووە لەو سەردەمەدا وەک کۆیلە بتهێننە ئێرە. لە هەر قوشبنێکی مۆزەخانەکەدا جلو بەرگ، قاپ و قاچاغ و کەرەستەی ڕۆژانە کە کۆیلەکان بەکاریان هێناون دانراون. گەشتیاران دەتوانن بەدەم گەڕان بە ناو ژوورەکانی مۆزەخانەکەدا لە ڕێگەی نامیلکەوە زانیاری لەسەر مێژووی کەلوپەلەکان دەست بخەن. شارەزایەکی مێژوویشیان لەگەڵدایە بۆ شیکردنەوەی چۆنیەتی بەکارهێنانی کەلوپەلەکان لە سەردەمی کۆیلایەتیدا. جۆسیپ لێرە وەک خزمەتکار کاری کردو و ڕێچڵیش وەک قاپشۆر لە ڕێگەی ئاشنابوون بە کەلوپەلەکانیانەوە دەزانین ئەوان کە کۆیلە بوون و چۆن کارەکانی خۆیان کردووە. ئەم مۆزەخانە دەربارەی مێژووی نیویۆرک و کۆمەلگاکەیەتی لە کاتێکی دیاریکراودا. بەشێک لە چالاکوانانی ڕەوەندی ڕەشپێست لە ئەمریکا هێشتا نیگەرانی ئەوەن دیاردەی ڕەگەزپەرستی بە تەواوی لەو وڵاتەدا بنبڕ نەبووە، بەڵکو جار بەجار لە ڕێگەی دیاردەی جیاوازەوە لە ئەمریکا خۆی نمایش دەکاتەوە. بابەتی ئەدەبی و هوەری و هۆشیاری و هەموو ئەم بابەتانە تێکەڵەیەک بوو لە بیانی 24 و هەوڵماندا پێشکەشتانی بکەین بە شێوازێکی باش و سەرنجڕاکێش و کەش و هەواش بابەتێکی دیکەی سەرەکی بوو ئەمڕۆ لە بەیانی 24 چونکە لە هەموو شوێنەکانی دەوروبەری ئێمە باران و بەفر و ئەوانە هەیە و هیوادارم چێش لە کەش و هەواش وەربگرن ڕۆژێکی زۆر زۆر خۆشتان هەبێت. چێژبینین لە هەموو کاتەکانی ژیان من هەموو جەرلم پەرزە ئەرکە چونکە تایبەتە و دووبارە نابێتەوە. سپاس بۆی کە تا ئێستا بینەری بەرگە و بابەتەکان بوون، هیوادارم ئێوەش کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە بەسەر بردوێت.